بیابانی گەورەی موهاڤی بە ڕووبەری 124319 کیلۆمەتری چوارگۆشە دەکەوێتە هەر چوار ویلایەتی نەوادا و یۆتا و ئاریزۆنا و کالیفۆرنیای ئەمریکا. لەم نێوەندەدا زۆرترین بەشی دەکەوێتەوە نێو کالیفۆرنیا. ئەم ناوچەیە بەوە جیا دەکرێتەوە باشترین شوێنە بۆ فڕینی تاقیکاری و پاراستن و هەڵگرتنی فڕۆکە جیاوازەکان. چەند بەشێک لە بیابانەکە بووەتە شوێنی هەڵگرتن و نۆژەنکردنەوە و هەڵوەشانەوە. هۆکاری هەڵبژاردننی ئەو ناوچەیەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کەشێکی وشک و لەباری هەیە بۆ دانانی ئەو فڕۆکانەی لە سووڕی کارکردن و سوود لێوەرگرتن دێنە دەرەوە، چونکە تەنانەت ڕووکاری دەرەوەی ئەو فڕۆکانە لەوێدا بۆ ماوەیەکی زیاتر لە هەر شوێنێکی دیکە دەمێنێتەوە. دیمەنی فڕۆکەکان و زۆریان لە سەرەتادا سەرنجی بینە ڕادەکێشێ، دواتریش بە وردبوونەوە لەیان وەک گۆڕستانێکی گەورەی فڕۆکە دێتە بەرچاو کە دەهێنرێنە گۆڕەپانەکە لەوێدا هەموو ئەو بەشانەی کە دەتوانرێت جارێکی دیکە سوودیان لێوەربگیرێتەوە، وەک کەرەستە ئەلکترۆنی و ڕادار و کەلوپەل و کەرەستەی بواری ئاسایش. تەنانەت بۆ دی فڕۆکەکە پارچە پارچە دەکرێت و جارێکی دی بۆ تواننەوە و بەکارهێنانەوەی کانزاکانی سوودی لێوەردەگیرێت. هەر بە دەرکەوتنی فڕۆکە و با پیشەسازیبوونی ئەم کارتە، بیابانی مۆهاڤی گرنگیەکی تایبەتی پەیدا کرد و بۆ ناوەندێکی هێزی ئاسمانی و بواری چالاکی ئاسمانی و تەنانەت بۆشایی ئاسمانیش بۆ ئەمریکا. هەر لێرەدا بۆ یەکەم جار یەکەم فڕۆکەوان بە خێراتر لە دەنگ فڕۆکەوانی کرد. یەکەم کەشتی ئاسمانی تایبەتیش لێرە تاقیکرایەوە. باڵفڕە کەشتی هەڵگرەکانی ناسا هەمویان لەم بیابانەدا دەنیشنەوە و بە دەیان فڕۆکەی لە کارکەوتوی دیکەش کە ئەمریکا بە پارەیەکی کەم لە هێڵی فڕۆکەوانی وڵاتانی دیکە دەیان کڕێتەوە هەر لەم بیابانەدا دادەنرێن. چەند فڕۆکەخانەی تایبەتیش بە فێرکاری بۆ فێربوونی فڕۆکەوانی و تەکنیکی چاککردن و نۆژەنکردنەوەی فڕۆکە لەم بیابانەدا لەلایەن ئەمریکاوە دروستکراون. لەگەڵ هەموو ئەمانەشدا چەند پێگەیەکی ئاسمانی و فڕۆکەوانی ئەمریکا لەم بیابانەدا هەن، لەوانە بنکەی ئاسمانی ئێدوارس، ناوەندی توێژینەوەی ئاسمانی ناسا، بنکەی هەڵدانی کەشتی ئاسمانی موهاڤی، فڕۆکەخانەی لۆجستی کالیفۆرنیا و دەیان ناوەندی دیکە کەوای لە بیابانەکە کردووە ببێتە گۆڕەپانێکی چالاکی ئاسمانی و فڕۆکەوانی بە هەردوو بەشی سەربازی و مەدەنیەوە. بیابانی موهاڤی جگە لە سروشتە سەرنجڕاکێشەکەی کە ساڵانە هەزاران گەشتیار ڕووتێ دەکەن، فڕۆکە لە کارکەوتوەکانی شۆکارێکی دیکەی ڕاکێشانی گەشتیارانن بۆ ناوچەکە.